لە ستۆدیۆ میوان ئەبێت لەگەڵمانە ئەم بەیانە کاگڕێبین کە خۆی میوانە لەگەڵمان و وەکو کۆمەڵناسێک و چۆن ئەڵێت زیاتر لە دەرونی منداڵان شارەزامان بکات ئەم بەیانە دەستەکەی بە گفتوگۆکانمان لەگەڵێ بە خێراتی کاگڕێبین. زۆر سپاس کاگڕێبین نەک هەر منداڵان بگرە هەر خودی مرۆڤ تا قۆناغەکانی دیکەش کە گەورە ئەبێت هەمیشە چاوەڕوانی ئەوە ئەکات کە هەر کارێک ئەکات ئیتراگەر بە سوپاسێکیش بێت ئەو پێزانینی بۆ هەبێت و ئەگەر دەزانێت کارێکی هەڵەشی کردووە چاوەڕوانی ئەوە کات کە سزاکەی وەربگرێتەوە ئیتر بەنەمانی لە شوێنی کارکردنەکەی بێت یاخود بەوە بێت کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی لە یەک بپرسێت بۆیە ئەمە تەنیا پێیوەست نییە بە مناڵە بەڵام چۆن لەگەڵ منداڵانە بتوانین ئەم دوو شێوەیە کە سزا و پاداشتە بە شێوازێکی دروست بۆ مناڵەکانمانی نەقڵکەین گرنگی سزا و پاداشت لە پەروەردەی منداڵ چییە چۆن زۆر سپاس بەڕێستان دەستان خۆش ئەم بابەتە بابەتێکی سایکۆلۆژیەواتە هەم سزاکە و هەم پاداشتەکە واتە لە ڕووی دەرونیەوە کاریگەری ڕاستەخۆ بۆ سەرم مناڵە هەیە بۆ من کاتێک کە مناڵە کارێکی باش دەکات تۆ پاداشتێکی بچوویت یان سوپاسی دەکەی یان ماسێکی دەکەیت یان دەگریتە باوەش ئەمە ڕاستەخۆ ئەو منداڵە هەست بە بوونی خۆی دەکەواتە تۆ گرنگی بە هەستەکانی دەدەیت دەستە قۆناغێکی ترە بەکەوا زیاتر گرنگی بە خۆی بدەم زیاتر هەنگاوی باشتر باوێ لەو بارە کە کاری باشتر ئەنجام بدە بەڵام کاتێک کە مناڵێک هەڵەی دەکات دەبزانێت چۆن مامەڵە لەگەڵدا دەکەی واتە شێوازی مامەڵەکردنی دێ بە شێوازێک بێت نەک تۆ ئەم مناڵە بشکەیتەوە یاخود هەستەکانی بکوژ یاخود ئەوەی لە ناخیدا هەیە ئەوەی کە چەکەری نەکردو سەری هەڵداوە لە ناوی بەریت بۆیە زۆر پێویستە لە کاتی دیاریکردنی سزا و پاداش بۆ منداڵ ئاگاداری هەستەکانی بی ئاگاداری بیری بچوونەکانی بی وە گوێرە داواکاریەکانی بگیری و بزانانی بۆ ئەم کاری کردو بەلانی باشدا بزانانی بۆ ئەم کاری کردو بەلانی خراپدا ناکرێت ئەگەر هەڵەیەکیش کرد سزایەکی وهای بدەیت تۆ هەموو خەون ئاواتەکانی لەگۆڕیت باشە کاک ڕێبین ئەوەی کە زۆر گرنگە لە ناو کۆمەڵاسیە باسی لێوەکرێت لە پەروەردەکردنی منداڵ لەلایەن دایک و باوکانەوە ئەبێت دایک و باوک کەسێکی ئەمین بن کەسێک بن کە منداڵ ئارامی هەبێت لەلایەن واتە لە پڕ دایک و باوکەکە ڕفتارێ نەکەن کە بۆ مناڵەکە نامۆ بێت بۆ دانی سزا یاخود پێدانی پاداشت دەبێت دایک و باوک پێشتر زمانی گفتوگۆی هەبێت لەگەڵ منداڵەکەواتە پێی بڵێت ئەگەر فڵان شت بکەی من سزات ئەدەم یا ئەگەر فڵان شت بکەی من پاداشتەکەم یان لەپڕ ئەو ڕفتارانە لە خۆمان دەرببڕین ئەمە دەگەڕێتە دۆخی شێوازی پەروەردەی خێزانی واتە لەناو خێزاندا هەمانە پەروەردەیەکی نەرمونیانە کاتێکە دەتوێت پاداشکردن بە نەرمونیانە کاتێک کە سزاشی لێ سزاکە بە نەرمونیانە مەبەستم سەکۆیەکی گفتوگۆ هەبێت بۆ ئەوە پێشتر مناڵ ئاگادار ببێت کە لە ناو پەروەردەکردنی ئەو لەو ماڵەیە ئەم دوو یاسایە هەیە بەڵێ لە هەمان کاتدا خێزانیشمانێت تونند و تیژە کاتێکە پاداشتی دا مناڵەکەی نەڵێن بە شێوازێکی نەرمونیان پاداشتەکەی بداتێ هەمانە فەرامۆشکراوە تا ئەو منداڵە فەرامۆشکراوە لە ئەو خێزانەدا ئەو شێوازی کە ئەو دەیەوێت سزا بدرێ خود پادا بدرێەوە فەرامۆشکراوە ئیشی باش دەکات کەسی ناپرسێتەوە کاری خراپدا کەسی ناپرسێتەوە واتە زۆری ئەو شێوازی پەروەردەکردن دەوەسێتە سەر ئەوەی کە ئەم منداڵە چۆن ڕەفتاری لەگەڵدا دەکەی واتە ناکە تۆ لە پڕ مناڵ کە نازت پێداوە بەردام بەدەمیەوە دەیت لە نەکاو کارە دەکات تۆ بەدەمیا بتەقیتەوە ئەمە دەکەوێت سەر شێوازی پەروەردەکردنی ئەو خێزانەی کە مناڵەکە تیایدا دەژێت بۆیە شێوازەکە باسم کرد تونوتیژیمان هەیە نەرمونیانیمان هەیە فەرامۆشکردمان هەیە واشمانە پەروەردەکردن دوو پەروەردەییە بۆ منە کاتێک کە تۆ زۆر بەدەم مناڵەکەتەوە داوە واتە پەروەردەیەکی نازاری داوەتی بەدیوێکی تردا کاتێک منداڵەکە هەڵدەکات تۆ لێ دەیت سزای دەدەیت سزایەکی توندی دەیت بەدەمە دەتەقیتەوە ئەمە پەروەردەکەی دووەکەی ترێتی واتە دوو جۆر پەروەرداوە مناڵەکە هەم ترس هەم خۆشەویستی بەڵام هەمویان لە هەردوو بارەکان دەبێت تۆ بزانیت چۆن مامەڵ دەکەی کاتێک سزاکەی دەی چۆن سزای دەی کاتێک پاداشێکی چۆن پاداشی دەکەیت ناکرێت تۆ باشە کەواتە وا بێت بابینە سەر جۆرەکانی سزا و پاداشت تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئەوە ڕوونە لەلایەن دایکان و باوکان شێوازی پاداشکردنەوە نازانین ئێمە ئەو وەنەی کە ڕوون بێت کە ڕینی خەڵاتێک بووە پێوتنی شتێک بووە بەڵام شێوازی سزادان کە ئەوە ڕەنگە کاریگەری هەیە نەکار ڕەنگە بە دڵنیاییشەوە کاریگەری هەیە تاوەکو تەمەنی گەورەبوونی و لە دواتر ڕنگدانەوەی بێت لە ناو خێزانی خۆشیە شێوازی مامەڵەکردن لە پێدانی سزا کە سزا بەسەر مناڵەکە چۆن بسەپێنی چەند جۆر سزا هەیە چۆن ئەبێ ئەو سزایانە بدەین لەسەر چی سزایان بدەین بڵێ سزامان هەیە سزاکە دەرونیە واتە تۆ بە زەبری جەستەی واتە ئازاری نادێت بەڵ ڕووی دەرونیەوە سزای دەدەیت پشتگوێی دەخەی ئیهمالی دەکەی گوێ داخوازەکانی ناگەی وەڵام پرسیارەکانی نایێتەوە ئەم جۆرە سزا زۆر ترسناکە بۆ مناڵ لەبەی تو لە ڕووی سایکۆلۆژی ئەم منداڵە دەشکێنیت لێ ناگەڕی
پەرە بە هەستەکانی بدە توانەکانی خۆی بەگەڕ بخە و هەستی بەرپسیارەتی پێ بدەیت چکە تۆ لە ناخەوە دەیبکوێنیتەوە دەیکوژێنیتەوە سزامان هەیە بە جەستەیەواتە تۆ بە لێدان سزای مناڵەکە دەی بەڵام لە هەمان کاتدا ئەم جۆرەشان باش نێ پێویستە دەرونەکە نەبێت و پێویست دەستیەکەش نەبێت و پێویستە هاوسەنگێک ڕاگی لێبایی لە نێوان خۆت و مناڵەکە دەواتە چ شێوازێکی سزای بۆ دەبێت بۆ مەگە سزاکەت دەرونیبی ئەو مناڵ دۆخی بەکوێ دەگا وەک ئەوی تۆ باس دەکەی من کەیسێکمە بووە دەڵی تا گەورم لە بیناسە من کەیسێکمەوە 2011 باوکی گرنگجی بە کوڕەکەی نەداوە گرنگجی بە کچەکەی دوو کەیسمێ نێر مێرد ڕگەز گرنگجی بە کچەکەیدا گرنگجی بە کوڕەکەیدا ئیحمالی کردن پشتگوێی خستون لە ڕووی دەرێ هەتاوەکو ئێستا ئاسەوارەکان لەسەری ماوە نانتوانێت لە پرۆسی خوێنی سەرکەوتو بن نانتوانێت بڕیاری کارێک بدەن و نانتوانێت بستنا پرۆسێکی خۆشەویستیەوە بڕیاری زەواج بن ئەوەندە ڕەش بینن لە ژیاندا ئەمە زۆر خەتەرە پێویستە تۆ ئاگا لە دەروی مناڵەکەت بێت و لە ڕووی جەستەیشەوە کاتێکە لە مناڵەکەت دەتوێت ئازاری پێبگەنی پێویستە ئەو شێوازی ئازاردانان بە شێوازێک نەبێت کە شوێنەوە لەسەر دیار بێت یاخود دیاردی تۆقااندن و ترسێکی وای لا دووسێک کە جارێکتە نێورێتەوە لە بەرامبەردا دەنجی خۆی هەڵبڕێت یاخود داواکارەکانی خۆی بخاتەڕ و ئەجا سزامان هەیە لە بین دەرونی و جەستەی دێتە دیوەکەی تریدا کە ئەمە ئیهمالکردنێکە بە زۆرێک کە تۆ هەم دەرونی ئیمال دەکەی هەم واتە بە زۆرێک پاڵی پێوەدنیت واتە ناڵ لێ نزیک بێتەوە ناڵی پەیوەندی کا لەگەڵ تۆ ناڵی لەگەڵ تۆ سەفەرکە ناڵ لەگەڵ تۆ بەسەر سفرەی ناخواردن ئەمە کوا دەکەم مناڵەکە بەڕاستی هەست بە نیگرانی بکات و بکەوێت دۆخێکی سایکۆلۆژی کە ناتوانێت هەست بە پرسیارەتی خۆی بکات باشە من حەزاکەم وشەیەک هەیە بۆ مناڵان بەکاری بێنن بەڵام ناچار ئەبییت لە کاتێکا کە ئەبینی منداڵێک ئیتر بێحەد چۆنە لە زیاد لە سنووری خۆی بزێوە لە سارە بەڵامی تر ناچاریت هیچت لەگەڵا پێ ناکرێت ڕەنگە ئێستا دایک و باوکێک گوێی لە ئێمە ئەبێت دەڵێ منداڵێکم هەیە لاسارە تەنانەت ئێستا وایشی لێ هاتووە کە سزادانیش چاری ئەو ڕەفتارانەی ناکات کە پێم باش نییە ئەنجامی بدات لەگەڵ ئەو جۆرە منداڵانە بێت چۆن مامەڵە بکرێت ئایا هیچ سنتەرێک ڕاوێژکارێکی دەرونی ئەبێت ئەمانە ببینێت یاخود هەر دایکان و باوکان خوا نەتوانن لە ڕێی کۆمەڵە ڕێنوێنیەکەوە لەگەڵ مناڵانە مامەڵە بکات مامەڵەکردن لەگەڵ مناڵانە چۆنە سەرەتا دەبێت لە دۆخی ئەو مناڵات تێبگێت تەخوا ئەو منداڵە بۆ لاسارە ئایا لە بەنازی دایک و باشی وە لاسار بووە ئەوەندە نازان پێی داوە لاسار بووە یاخود لە بێنازیدا نازان نەکێشاوە بۆتە مناڵێکی لاسار اینجا یاخود لە زۆر تەمێکردن ئەوەنە تەمەی بینی وە چۆن لە کوردەواری خۆمانەگەر ئێمە هەموو ئەو جیلانن کە لە بیرمانە لە کاتی ئێمە لێدان هەبوو هەر لە قوتابخانەکان لێدان هەبوو هەم لە ماڵیشەوە لێدان هەبوو جارێ بۆ قسێکی کوردەواریمان هەبووی گیانی خۆشە بووە تەواوی ترە بە خیاڵیشیان نایەت کە لی ئەیت ئەگەر بە بیرمان بێت هەر ئەو شتەمان هەبوو بەبەسمێ خۆشەبوونی مناڵ لە تەمێکردن ئەوەش یەکێکی دیکە جگەلەوە باسمان کرد بەناڵ کە نازی زۆر دێت یاخود بێنازی بکەیت اینجا ئایا لەو ئەو مناڵە کام خێزانەدایە خێزانێکی لانی ئابرووی بەرزە خێزانێکی هەژارنشینە خێزانێکە بێکاری لەو ماڵە سەری هەڵداوە خێزانێکی لێکترازاوە واتە لێک هەڵۆشاوە خێزانێکە دایک و باوکیان ناکوی هێنێراندا خێزانەکە لەناو ماڵەکەدا کەسێکی لادەر هەیە بە دیاردەی تا تاوانکاری دەزی کراوە یاخود بەر بووە و هەموو ئەمان جەستە شێوازی ئەو مناڵی کە لاسا دەرەچێت کاتێک کە تۆمان لەبەرچاو بوو شێوازی پەروەردەکردنەکە شێوازی ڕاستەڕێکردنی ئەو مناڵ بۆ ئاسانتر دەبێت لەنە هەر مناڵە کە لاساری بێت لە ڕێی دەرونیەوە تۆ لەگەڵ دابنیشی گفتوگۆ لەگەڵکەی گرنگی بە توانەکانی بدەیت و هەروە بەگەڕی هەستی بەرپرسیارەتی لا دروستکەی و هەزوو بێ کەسی خۆی نەکە جۆرە داخوازەکانی بگیری پێداویستە فسیۆلۆژیەکان بۆ دابین بکەی خواردن ئەمنیەت ڕێز و خۆشەویستی واتە دروستکردنی کەسایەتی باشە کاک ڕەبین لە پاداشتەکانیشە ئێمە هەروەکو باسم کرد ڕەنگە تەنیا خاڵێکە لە خەیاڵمانە بێتەوە بڵێن خەڵاتێکی بۆ بکڕین یاریەکی بۆ بکڕین فڵانێکی بۆ بکەین بەڵام شێوازەکانی پاداشکردنیش زۆرن ئەتوانین یەکێک لەو شێوازانەی کە پێویست نەکا لە ڕووی مادیەوە ئەو مناڵە ئیتر وای لێ هێت ئەوەندە یاریمان بۆ کڕ یاریەکان لە لای بێئەرزشن کارێک بکەین کەشتی دیکەی فێر بکەین ئەوش پاداش بێ بەڵام پێشی بڵین کان بە پاداشت باشترین پاداش بۆ مناڵ پاداشتی مەحنەی واتە تۆ گرنگی بە توانەکانی بدەیت ڕێز داخوازەکانی بگری وەک ئەوی کە باس کە سەرەتا بیبێ بۆ کۆمەڵک ئەنجامدانی کۆمەڵک یاری بۆ وەرزشکردن لە سەروی هەمووشانەوە بە کللتوریکردنی خوێندنەوە یاخودکردنی پەرتووکی جۆرا زۆر بۆ مناڵەکەت باشترین دیاری پاداشتە بۆی کە بتوانێت کەساتی خۆی دروست کات و خۆی لەبیر نکات چکە مناڵ کاتێک کە زۆر بەدەمیەوە دەیت دیاری و کۆمەڵکشتی تایبەتمەندی گران بەهای بۆ دەکرێت ئەمەوە دەکە هەستی بەرپرسیارەتی نەبێ و لانی ئابووری خۆشی فرامۆش کرد دو ڕۆژدار باشە لە پاداشتەکان ئەتوانین ئەوە بخەینە ئەو خشتەیە کە بۆ نمونە یەکێک لە ڕێکارەکان ئەوە بێت سەردانی کەسێک کە زۆری خۆش ئەوێت ئەگەر تۆ فڵان شت بکەی من ئەدبەم بۆ فڵان شوێن ئەمە بکەینەوە ئەو خشتەیە و یاخود تۆ حەز ئەەکەیت
ئەزانی کوڕەیە کچە حەزەکە لە کاتی دروستکردنی کێکا لەگەڵ دایکیا هاوکاری بکات بۆ نمونە پاداش دەکەم گواتن ناونیشانی پێبێ ئەدرسی پێبێ بۆیە ئەو پاداشە دەکەم تۆ فڵانە ڕۆژ ئەو شتت کردووە ئەمێ بزانم مەودای پاداشکردنەکە لەگەڵ کارەکەی کە کردوێتی هەمان ڕۆژ ئەنجامی بدەن یا دوای چەندێک کە تێپەڕی ئاسایی بڵێت ئەمە بۆ ئەو کارە بۆ پاداشتم کردووی یەکێک لە شێوازەکانی پەروەردەکردنی منداڵ ئەوەیە کە تۆ داخوازەکانی شەر نەڕاستەخۆ بۆ بکەیت فێری بکەی داخوازەکانی دوا بخات چکە ڕەنگە لەو کاتە تۆ دەبا بارودۆخی داراییت باش نبێ دۆخی دەرونیت باش نبێ ڕەنگە و ئارزوی ئەوی بک بەسە لە ماڵی هاوڕێژی ئەو نازانێت ماڵی هاوڕێکی کێشەی هەیە بەڵام تۆ دەزانیت کە ماڵی هاوڕێی کێشانەیە بۆ دەبێت داخوازەکانی جارجار دوا بخەی شەر نییە بە پێی ئەو بارودۆخی بێت کە ئەمڕۆ کارێکی باشی ئەنجامدا ئەمڕۆ پاداشکەشی بکەیت دێ مناڵ ڕابهێنرێت لەسەر ئەوەی کە داخوازەکانی بۆسێنێت یاخودوان بخا بۆ کاتێکی تر چکە ئەو ناتوانێت هەموو بابەتەکان و خۆی ببینێت تولیکەندا چکە ئەوەی من دەیزانم ڕەنگە مناڵەکەم نەیزانی ئەوەی من دێم ڕەنگە براکەم نەیزانی خوشکەم نەیزانی واتە بۆیە پێویست گرنگە ڕاستەخۆ شەر نییە ئەم داخوازانە جێبەجێ بکرێت پێویستە ڕای بهێنی لەسەر دواخستنی ئەز و ئارزوەکانی لەسەر دواخستنی پاداش دەکەی پاداشکە ئابوووریە یاخود مەحنەویە بەر زۆرێک بێت باشە دەرووناسان ئەڵێن پاداشتەکان نابێ یەک لە دوای یەکابن ئەڵێن بۆ نمونە یەک جار پاداشە کرد سێ دوو سێ چوار پاداشت بکە شەشەم جار پاداشی بکە ئەمە تا چەندە کاریگەری هەیە لەوەی کە منداڵەکەت چاوەڕوانی ئەو بکات کە پاداش دەکەیت شەر نییە تۆ هەموو کاتێک پاداش نەکەی ئەم جارە پاداش کرد بە دیارەیەک جاری دوم پاداش کرد بە خواردنێکی خۆش جاری سێم پاداش کرد بە ڕێنمایەکی دەرونی جاری چوارەم پاداش کرد بە سەرایەکردنی هاوڕێیەکی با جواری پێنجەم و شەشەم ئەنجەکردین دیارەیەکی دیاریشی مادی بۆ ئەم پاداشی کە تۆ دێکیەوە لە بۆی لەرو دەرونیەوە کاتێک کە تۆ هەر دیاری هەر مادی بوو ئەم مناڵە هەستی بەرپسیارەتی ئابووری لە لاواز دەبێت بەڵام کاتێکە جۆر و شێوازەکانی پاداش جیابوون ئەم مناڵەش هەستی بەرپسیارەتی لاجەتر دەبێت واتە بڵاوتر دەبێت بۆ دروستکردنی کەساتی خۆی باشە بۆ دروستکردنی کەسایەتی منداڵ و بۆ پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتێکاشی تا چەنە گرنگە تەنیا ئێمە نەبین کە پاداشتی باشەیەکەین یاخۆ تەمەیەکەین ببوورە باسی پاداشتەکە بکەیت چکە هیچ کەسێکی دیکە لە دایک و باوک بۆی نییە منداڵی ئێمە تەمێ بکات چکە ئێمە زانی شێوازی تەمێکردنی مناڵەکەمانەوە بەڵام لە پاداشکردنا تا چەندە ئێمە ئەتوانین ئیزنی نەنک و خاڵ و پور و چوار دەوروبەر بدەین بۆی کە پەیوەندی کۆمەڵاتەکانی پتەوتر ببێت ئەوانیش پاداشتی بکەن خۆی پەیوەندی کۆمەڵاتەکان لەگەڵ کەسە نزیکانی خۆت یەکێکە لە بابەتە گرنگەکانی ژیان چکە مرۆڤ کە لە پەیوەندی کۆمەڵاتەکانی دابڕای خود لاواز بوو کەساتێکی گۆشەگیر و خەماوی و ترسنۆک دەرەچێت بەڵام کاتێک کە پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێز بوون ئەوە مرۆڤ بەرەو کەساتێکی بەهێز دەڕات چکە شێوازی کار لێکانی و شێوازی پەیوەندەکانی بە ئاراستەیەک دەبێتەوە ئەم مناڵە گرنگی بەخۆیرە بۆیە زۆر باش و کارێکی باشەکە شێوازی پاداشەکە تەنها لە ماڵی خۆیدا نەبێ بەڵکو هاوڕەکانی سوپرایزێکی بکەن کەسە نزیکانی خۆی بۆی بکەن یاخود بڵێن کەسانێکە لە دەروی ماڵی خێزانێکی خۆش بن بەڵام ئیشە لە ماڵی هاوڕەکانی بتوان ئەم پاداشتی بۆ بکەن باشە وەکو دواپرسیار چکە باسی تەمێکردنم کرد تا چەندە گرنگە دایک و باو ڕێگر بن لەوەی کە لە ناو کۆمەلگا یاخود لە نێوان خزم و کەسوکارە منداڵەکە نشکێنرێتەوە سزانەدرێت بۆ نمونە ئەبینی خاڵ سزای منداڵەکە ئادات یان پور سزای منداڵەکە ئادات تا چەندە ئەمە کاریگەری هەیە لەسەر دەرونی منداڵەکەەوە چۆن ڕێگری بکەینەوە زۆر جار شێوازی پەرۆدەکردنی ئەو خێزانە پەرۆدەکردنێکی نەرمونیانە بێنازیە بەڵام کاتێک کە خاڵەکەی ئامامەکەی دەبیدی ماڵە وەکو پێویست سزای نادەن یاخود تەنبەی ناکەن ئەوە خاڵی بەرکاڵدەسێ ماین بەرکاڵسی ئەو شتانە ئاساین بەڵام لە هەماکەدا پێویستە دایک و باوکە خۆیان سزا و تەنبێکردنی ماڵەکان بگرن ئەستۆوەختە خۆیان ڕاستەڕێیان کەم بەپێی ئەو ژینگە و باردۆقی کە بخۆیان تیا دەژین و پابندبوون بە نۆرمە کۆمەڵاتی و پیرۆزیەکانی لەناو کۆمەلگادا باش زۆر سپاس دەکەین ڕەبین کاکە مەمباوزێ کە کۆمەڵناس و مامۆستای زانکۆ ئەم بەیانیە سەبارەت بە بابەتی پەروەردەکردنی مناڵ لەگەڵ ماڵ سپاس زۆر سپاس